لە 8 مارسدا و لە هەڵەبجە ڕێکخراوەکانی ژنان دەڵێن لەگەڵ هەموو بەیانیە کە سەیری میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین مەرگی ژنێک دڵماندا دەگرێت نەبوونی ناوەند و لایەنێکیش بۆ بەرگرتن بەم ژن کوشتنە بە تەواوەتی نیگەرانی کردوین. بەدڵنایەوە وای لێ هاتوو ئێمە هەموو بەیانێکە هەڵستین گوێبیستمان چاوەکانمان بە کوشتنی ژنێک ئاگادارە بینەوە بەداخۆ ئەمە وای لێ هاتوو زۆر ئاسایی بووتەوە و بەرپرسی یەکەم دەستەڵاتی ئەم هەرێمەیە بەڕاستی زۆر خەمساردن لە کەیسی ژنان و ناتوانین هیچ کارێک بکەن و تا ئێستاش هیچ هەنگاوێکیانە ناوە بۆ چارەسەری ئەم کێشەیە. لە پارێزگای هەڵەبجە پارێزەرێکی کەیسەکانی ژنان دەڵێ لە سەدا 37 حاڵەتەکانی توندوتیژی دژ بە ژنان لە دەرەوەی خێزانە. میدیا لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی نەرێنی بینیوە لە بڵاوکردنەوەی ڕووداوەکانی ژن کوشتن کە وابەستەی شەرەفیان کردوون. تا ئێستاش دەستدرێژی سێکسی و ناچارکردن بە سێکس لە دەرەوەی خانەوادەکان حاڵەتی دیاری توندوتیژین. من زۆربەی ئەو کوشتنانەش ئەیگەڕێنمەوە بۆ ڕووماڵی میدیاکان کە بە شێوازێک راپۆرتەکان ئەگەێنە میدیا و بەو شێوازێک کە وا پیشانی خەڵکی بن کە مەسلەکە مەسلەی بابەتی شەرەفە و بۆ یە کەسەکەش کوژراوە کە گوایە ئەمە کاری خوایی جێبەجێ کردووە بەوەی کە ئەم کەسە بابەتی شەرەفی لەسرە ئەماش ئەگەڕێتەوە بۆ هەڵەی میدیا لەگەڵ ئەو راپۆرتانەی کە پێشکەشی خەڵکی ئەکەن ئەمە یەکێکە لە شێوازە توندوتیژەکان کە لە ڕێگەی میدیاوە بڵاوەتەوە. نووسینگەی مافی مرۆڤ لە هەڵەبجە دەڵێن لە ساڵانی ڕابردوودا ئێمە وەک هەڵەبجە بە نمونەی کەمی توندوتیژی ناومەندەهات بەڵام ئێستا حاڵەتەکان دوو هێندە زیادیان کردووە. 3 ساڵە وەزارەتی ناوخۆ نەیتوانیوە بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵەبجە سەرپێ بخات. لە 8 مارس سەری ڕێژنەوازش دانێن بۆ ئەو ژنانی کە بوونە قوربانی دەستی خێزانەکانیان و کێشە کۆمەڵایەتیەکانیان. بەڕاستی ئەوەی جێگی داخاوەی ڕێژەی ئامارەکان لە پارێزگای هەڵەبجە ئێمە جاران جێگەی دڵخۆشی بووکە کەمترین ڕێژەی ئامارمانە بوو لەسەر ئاستی پارێزگاکانی هەرێمە. بەڵام بەداخەوە لە 2021دا ڕێژەی ئامارەکان لە پارێزگای هەڵەبجە زیادبوونێکی بەرچاوی بەخۆی بینەوە توانم بڵێم ڕێژەکەی دووقات زیادی کردو ئەگەر ساڵانی ڕابردوو 40 حاڵەتمانەوە بێ ئەم ساڵ بۆ تا 2020 حاڵەت 80 حاڵەت تۆمار کراوە. بۆیە ئەمە جێگەی نیگەرانی و جێگەی هەڵوێستە وەرگرتنەکە بۆیە هیوادارین بە ئەو نووسینگەی توندوتیژی ژنە لە پارێزگای هەڵەبجە بە زووتری کات تەفعیل بکرێتەوە. بەڕێوەبەری بەڕێوەبەرایەتی توندوتیژی دژ بە ژنان لە هەڵەبجە دەڵێ ئامارەکان بە ڕێژەی لە سەدا 9.7 زیادیان کردووە. ڕاشی گەیان 5 حاڵەتی خۆسووتاندن تۆمارکراون. نەبوونی میلاک و بیناوای کردووە نەتوانرێت بەڕێوەبەرایەتیەکە وەک پێویست بکەوێتە سەرکار. سەبارەت بە ئامارەکان بە بەراورد لە نێوان ساڵی 2021 و 2020 بە ڕێژەی لە سەدا 9.7 ئامارەکان زیادی کردەوە بە شوی گشتی لە سنووری بەڕێوەبەرایەتیەکەدا. وە سەبارەت بە کوشتنی ئەنقەسمان نییە لە ساڵی ڕابردووە لە ئەم ساڵیشدا لەم سنووری ئەم بەڕێوەبەرایەتیەدا بەڵام سووتانەکانیش نزیکەی 5 حاڵەتی سووتانمانەیە. بەپێی ئامارەکان لە ساڵی 2021 لە پارێزگای هەڵەبجە 76 حاڵەتی توندوتیژی و لە 166 حاڵەت و لە شارەزور 44 حاڵەت و لە پێنجوێن 52 حاڵەت تۆمارکراون. تا ئێستا هیچ دادگایەکی تایبەتمەند بە کەیسەکانی ژنان لە هەڵەبجە نەکراوەتەوە. ڕێکخراوەکان داواکار بوون لە وەزارەتی ناوخۆ و ئەنجومەنی دادوەری ڕێگە نەدات بە ئاسانی ئەو کەسانەی کە تاوانی کوشتنی ژنان ئەنجام دەدەن ڕزگاریان ببێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.